گفتوگۆیم پرسە مەترسیدارە دەکەم لەگەڵ دکتۆر مخەلەت عەبدوڵڵا شارەزای ئەو پسپۆری کەشوهەوا لە بەغداوە میوانی منە. دکتۆر زۆر سپاس بە ئامادەبوونت. لە عێراق و کارەکانی کێشەی کەم ئاوی چییە؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. تحية طيبة على سلااو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. سەبارەت بە قەیرانی ئاوی و بارودۆخی ئاوی ئێستای عێراق ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو باشترە و بارودۆخمان جێگرترە، بە تایبەتیش لەسەر با بڵێن سەرچاوەکانی دیزلە پرۆسەکە و بارودۆخەکە باشترە، بەڵام لە فڕە تۆزێ خراپترە. ئێستا تا بتوانین بڵێن ڕێژەیەکی باش بەهۆی کشتتوکاڵی وەرزی هامینەوە بارودۆخەکە بەرەو باشتریش ڕۆیشتووە، بەڵام زۆر بەداخەوە ئێمە لە مەترسیەکی ڕاستەقینەدا دەژین بەهۆی نەبوونی ئاسایشی ئاویەوە، بە دیاریکراویش بەهۆی گرتنەوەی ئاو لە وڵاتانی دراوسەی تورکیا و ئێران پێش هەمویان. ئەمە بۆتە هۆی ئەوەی سەرچاوەکانی ئاوی عێراق کەم ببێتەوە و ئێمە کاریگەری گەورەمان لەسەر دروست دەبێت بەهۆی ئەم بابەتەوە. هەرچەندە وەکو گوتم بەراورد بە ساڵی پار ئەم ساڵ باشترین، بەڵام بارودۆخەکە بەگشتی باش نییە. باشە دکتۆر، ینی وەک خۆشت گوتت سەرچاوەکانی ئاوی عێراق لە نێو خۆی نین، زۆرینەی لە تورکیا و لە ئێرانەوە دێن. خۆ یاسای نێودەوڵەتی هەیە، بۆچی بە پێی یاساکە وڵاتانە ئاو بەرنادەنەوە بۆ عێراق؟ وەکو ئاماژە پێکرام بابەتە بابەتێکی سەرەکیە، بابەتێکی زۆر گرنگە. بەڵێ سەیەکی ئاوی عێراق لە دەرەوە بۆمان دێتواتە سەرچاوەکان لە دەرەوەی عێراقن، ئەوەی دیکەش لە ناوچە شاخەویەکانەوە بۆمە دێت. سەبارەت بە ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان و پابندن بە یاسا نێودەوڵەتی ئێمە لێک تێگەیشتنە خودت هاوپەیمانیتێکمان هەیە کە ئەو هاوپەیمانیتە لە وڵاتانی جیهان واژووکراوە و لەو ڕێکەوتنەدا باس لە مافی وڵاتان کراوە لە ئاو، بەڵام ئەم هاوپەیمانێتی و ئەم ڕێکەوتنە ئەوەی تێدا ئاماژە پێ نەکراوە کە ئەگەر وڵاتێک پابندەوێت سزایەک تێدایە و دیارەکە وڵاتانی دەوروبەری عێراقش بەڕاستی باکیان بەم ڕێکەوتنە نییە و ئاوڕشی لێ نادەنەوە لەبەرەوەی لە پێچینەوە نیە. باشترین کار بیکەین ئەوەیە کە ئێمە وەبەرهێنان لە بواری سیاسی و بازرگانیدا بکەین بۆ بتوانین مافی عێراق لە ئاو بەدەست بێنین. عێراق توانای گفتوگۆی هەیە و دەتوانێت گفتوگۆ لەگەڵ وڵاتانی دراوسێ بکات. ئەوەی کە بەم دوایەش ڕوویدا کە ئەردۆگان سەردانی بەغدای کرد، هەردوو لە کاری باشیان کە ڕێکەوتنی باشیان کرد، بەڵام بەداخۆ ئێمە وەکو خەڵکی شارەزا پێمان وایە ئەو ڕێکەوتانێک کراون مای بێهیواین و لە ئاست چاڕوانی خەڵکی دانین. عێراق شتی زۆر زیاتری بە تورکیادا وەک لەوەی تورکیا بە عێراقیداوە و ئەمە بەڕاستی بۆ خەڵکی خراپ بووە، تەنانەت ئێمە ڕێژەی ئاوی جێگیری ڕووباری دیزە و فڕۆتمامە دەست نێ. باش، ئەمە لەبارەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانەوە ئەی لە نێوخۆی عێراق باشترین چارەسەر لە ئێستادا بکرێت چییە؟ بۆچی عێراق بەنداوی بچووک و مامناوەند دروست ناکا بۆ گلدانەوەی ئاوی باراناو؟ ڕاستیەکەی بابەتی دروستکردنی بەنداوەکان و دروستکردنی با بڕێن ئەم جۆرە بابەتانە ئێستا تاکە با بڵێن بەنداو کە ماوەتەوە دروست نەکراوە، بەنداوی بێخمەیە کە تاکو ئێستا تەواو نەکراوە لە کۆنەوە پرۆژێ بۆ دانراوە. باشترین کار ئێستا ئێمە بیکەین ئەوەیە کە ئێمە پشت بەو ناوچانە بەستین کە سەرچاوی ئاویان هەیە و لە ڕێگەی ئاوەڕۆی تەواوکاریەوە بتوانین و بەرهێنان لەم پرۆژانەدا بکەین، بە تایبەتی لە ناوچە کشتتوکاڵیەکان و ناوچە کشتتوکاڵەکان زیاتر بکەین و با بڵێن زۆرەکانی دانەوێڵە و کشتتوکاڵیش بەرە پێ بدەین بە هاوپێز بێت لەگەڵ ئاوەڕۆی تەواوکاری. ئێمە پێویستمیان بە 40 ملیار دۆلارە بۆ ئەوەی کە وەبەرهێنان و کارێکی باش لەم بوارەدا بکەین، بەڵام زۆربەی ئەو پارەی لە عێراق بۆ ئەم بابەتە تەرخان دەکرێت کەمە و لەم ئاستەدا نییە و زۆربەی پارەی عێراق بەڕاستی بۆ موسە دەڕوات و بەشێکی کەمی بۆ با بڵێن کەرتی ئاوەڕۆ بەگشتی دەڕوات. زۆر سپاس دکتۆر مخەلەت عەبدوڵڵا شارەزای ئەو پسپۆری کەشوهەوا لە بەغدا میوانم بووی.